سڵاو فقهی مەقاصد چییە؟ لەم سەردەمەدا چۆن دەتوانین دەقەکانی شەریعەت بە پێی فقهی مەقاصد بخوێنینەوە؟ بینەرمان لەگەڵ سەرهەڵدانی ئاینی ئیسلام و جێگیربوون و دواتر تێکەڵبوونی بە واقعی سیاسی و کۆمەڵایەتی سەردەمی خۆی لەلایەک و لەلایەکی ترەوە گفتوگۆ و کرانەوە بەڕووی ئاین و بیر و بۆچوونە فکریەکانی سەردەمی خۆی داڕشتنی چوارچێوەیەکی دیار بۆ مامەڵەکردن لەگەڵ کێشە و گرفتە سەرەکیەکانی ژیانی موسڵمانان وەک بەشێک لە جیهان بوو بە پێویستێکی سەردەم. واتە مەبەست و ناوەرۆکی گشتی پەیامی ئیسلام چییە و لە کۆتاییدا دەیهەوێت چێک بۆ لەو بوارە گرنگ و هەستیارانەی کە زانایەن و فوقەهای ئیسلام هەوڵیان داوە بە جەختکردن لەسەر هەندێک چەمکی وەک دادپەروەری و کەرامەتی ئادەمیزاد و پاراستنی ژیان و مان و ئاینەکەی بیکەن بە چوارچێوەیەکی گشتی بۆ دەقەکان و ئەوانەی تێدا جێگە بکەنەوە. فقهی مەقاصد یەکێکە لەو زاراوانەی کە ئێستا لە ناو فقهی ئیسلامیە باس دەکرێت. مەبەست لە فقهی مەقاصد ئەوەیە کە شەریعەت مەرجنە بە شێوەیەکی حرفی بخوێنرێتەوە، بەڵکو مەبەستەکانی شەریعەت گرنگن لە تەحقیقی عەدالە و یەکسانی و پاراستنی کەرامەتی مرۆڤایەتی. پرسیاری سەرەکی ئەوەیە چۆن دەتوانرێت دەقەکانی قورئان و فەرموودە لە چوارچێوەیەکی شوێنی و کاتی دیاریکراودا دەربهێنرێت و ڕەهەندێکی هەمەکیان پێ بدرێت. لێرەدا چۆن دەکرێت مامەڵە لەگەڵ ئەو دەقانە بکرێت کە بە ڕاشکاو ناسراون و ڕاوە و تەفسیر هەڵناگرن و پێشتر لە سەردەمێکی دیاریکراوی دەسەڵاتی ئیسلامیدا جێبەجێ کراون. بڕێنی دەستی دز و سزای زیناکار و پرسی کۆیلە و کەنیزەک چۆن تەویلێکی جیاواز لەو شتە هەڵدەگرێت کە لە مێژوودا بینراوە ئەگەر وەک حاڵەتێکی دەگمەنیش بوو بێت. ئەتوان بڵێم لە سەدەی بیستەمە لە ئەواخری سەدەی بیستەمەوە ئەتوان بڵێن لە ئەوڕیش و تاهیر بن عاشور و ئەمانە جۆرێک لە فقه باس دەکەن کە پێوترێت فقهی مەقاصد یا مەقاصدی شەریعە. ئەلبەتە دووشتی جیاوازن. من حەز دەکەم باس لە فقهی مەقاصد بکەم لەم بابەتەیە. بەڕێزت ئەتوانی لێسا بە کورتی پێناسێکی ئەومان بۆ بکەی فقهی مەقاصد چییە؟ بەنسبەت فقهی مەقاصد لە ڕاستیات کۆنترە لە قەرنی عشرین و سەدەی بیست. لە هەموو کتێبەکانی سەرەتای دانانی کتێبی ئوسوولەوە لە ریسالەی ئیمام شافعیەوە باسی ئەوە کراوە کە مەقاصدی ئەو مەبەستە سەرەکیەکان کە شەریعەت هاتووە بیهێنێتە دی لە ژیانی خەڵکاوە بیکاتە ئامانج بۆ ئامانجێکی کۆکەرەوە بۆ کۆی ئەحکامە شەرعیەکانی دین تەصنیفیان کردو بەوەی کە مەقاصدی ئەو مەبەستانە ئەوەیە کە هەندێکیان ئەبنە طبعاً پارێزگاری لە دین، پارێزگاری لە نەفسی بەشەری، پارێزگاری لە عرض لە نەسل و پارێزگاری لە عەقڵ و پارێزگاری لە ماڵ. ئەم پێنج مەبەستە بۆتە مەبەست ئەمە پێڵن مەقاصدی ضروری. کۆمەڵی مەقاصدی تر هەیە حاجیاتن تەحسینیاتن ئەوانن بەس مەقاصدی ضروری دین کە بریتیە لەو ئامانجە سەرەکیانەی کە دین هاتووە ئەم شتانە بپارێزێ بە عەقیدە و بە عیبادە و بە ئەحکام بە کۆی ئەوەی کە دینی نایەتی بۆ مرۆڤایەتی ئامانجەکەی ئەوەیە کە نەفسی مرۆڤ، دینی مرۆڤ، ناموسی مرۆڤ، نەسلی، ماڵی، عەقڵی ئەمانە پارێزراون. زۆر باشە. فقه ئەوە نییە کە باس ئەکرێ شەریعەت شتێکی بڵین نەگۆڕ بێ یا چەقبەستوو بێ، بەڵکو ئەوەیە کە فقه یا شەریعەت بەپێی مەقسەد هاتووە. بۆ نمونە هاتووە عەدالەت تەنفیز کە عەدالەت لەکوێ بوو فقهیش یا شەریعەتیش لێ وەکو ابن قیم أفرمي أينما تكون المصلحة فثم شرع الله أو شيء زۆرتر مەبەست بس حەزم کرد تەفسیلێکی شێ يعني بیری جەنابتی بێنمەوە کە مەسەلەی فقه و شەریعە و کۆزانی دووشتی گیان. فقه تێگەیشتنە لە شەریعە، شەریعەش بریتیە لە کتاب و سنە بە معنە ئیسطلاحێکی. ئەگەر منیش بە قەستی وام ئەگەر بەرامبەر فقه بەکاری بێنی بۆی ئەوەی فەرموود تەواو تێگەیشتن لە شەریعە کە بریتیە لە فقه بریتیە لە تێگەیشتنی زانا موسڵمانەکان لە دەقەکانی شەریعە. ئەم تێگەشتنە بێگومان هەندێکی نەگۆڕە لە بەرەوەی سروشتی دەقەکان خۆیان باز لە شتێکی محەددی نەگۆڕ و ثەوابیتەکەن. وەک چی یعنی وەکو تەوحید و عەقیدە و قەزای عیبادە و ئەو شتانەی کە مجمع عەلەیهن و هیچ قەزیان لەسەر نییە. هەندێکیشی بێگومان گۆڕاوە کامە لە 1970 فقهی ئیسلامیە توان بڵێم یەکەم جیاوازی لەسەر هەیە، یەک ڕەئی نییە. دووهەم لەناو ئەم جیاوازیانەشە ئەکرێ بەبەردەوام مسلمانان تێگەشتنی نوێ بێنە کایە لەو دەقە شەرعیانەی کە هەیە. ئەمە پێوترێ فقه. فقه پیرۆز نییە، فقه
تێگەیشتنی زانایانی ئیسلامە لە زۆر دەرەکانی باشە شریعە. من بە زۆرتر ڕوونی بکەمەوە بۆ نمونە ئێمە بە پێی زانایانی قەدیم و تاکو ئێستاش کۆمەڵە ئەحکام هەیە سابتە لە شریعەتە ئایا ئەم ئەحکامانە سابتن یا با بڵین مەبەستی ئەحکامەکان بۆ نمونە عقوبەی دەست بڕینە ئەمە سابتە کە شکلی ئیشەکەیە یاخود مەبەستەکە کە ڕەتعی دزە لە دزیکردن غایەتی شریعە دەستبڕین نییە غایەتی شریعە ڕەدعە باش بێگومان ینی وەکو قورئانە فەرمێ شەڕید بهم من خلفهم ینی کاتێ لە دوژمنە دەی والەی دەکە ئەوانەی لە پشت ئەوانەوەن پەرت و بڵاو ببن دژمنکاریەکان کۆتایی پێبێ هەموو عقوبانی کە شریعە داناوێتی شریعە حەزی لە خوێن ڕشتن نییە بێگومان بۆیە کاتێککە قەتل عەمد نەبوو عفوان ئەگەر عەمدیش بوو قیساس مەقصودی شریعە نییە لە هەموو حاڵەتێکە بەڵکو وئین تعفوا وتصفحوا فهو خير لكم عفو بەخشین لێخۆشبوون ئامانجێکی پیرۆز و گەورەیە پێویستە لە کۆمەلگا ئەو بەهایە بمێنێ هەروەکو چۆن تۆڵە سندنەوەش ئەبێتە هۆکاری نەهێشتنی تاوان ئەویش بەهایەکی گرنگە کۆمەلگا پێویستی پێێتی بەڵام شریعە تەوازونی کردو لە بینی ئەم دوو ئامانجەی کە بە نمونە ئەگەر ئێمە نمونەی قەتل و قیساس وەربگرین وەکو ناوعێک بەڵام زانایان ڕایان هەیە لەسەرەوەی ئەوانەی حەدن هەروەکو خۆیان ینی مەقسەدەکەش مەطلوبە وەسیلەکەیش مادەم ئەو گەیەنێ بۆ مەقسەدە الوسائل تأخذ أحكامها من المقاصد يعني وسيلة حرام وسيلة مكروه وسيلة واجب با بڵێن ئەو عقوبانەی کە ناونراوە حەد وەکو بەڕێزیش باست کرد وەک قەتلی عەمد وەک بڕینی دەستی دەست وەک جەلدی زانی یا ڕەجمی زانی حد حدودانی کە ئایا ئەمانە نەگۆڕن یا ئەکرێ لەگەڵ زەمانە بە پێی تەتەوری زەمن ئەو ئەحکامانەش بگۆڕن بەڵام هەمان مەبەست بێن نەدیکە ڕەتعی ئینسانە لەو شتە خراپانە وەکو عەرزم کردی مەقصودی شریعە ئەسڵەن جێبەجێکردنی خودی حەدەکان نیە لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئیدرەء الحدود بالشبهات ینی بە کەمترین شوبهە ئەبێ حەد جێبەجێ نەکرێ ئەمە ژەوا گەیەنێ کە ئەسڵەن حەد ینی مەقصودی ئیسلام نییە ینی تعزیب و تۆڵە سندنەوە و بڕین و کوشتنەمانە بە مەقاصدی ئیسلام نین مەقاصدی ئیسلام ئەوەیە کە وەلەکم فی القصاص حیات هەرچەنە قیساس لەناو حدودانیە بەس ینی نمونە بوو بۆ عقوبەیەکە ثابتە لە شریعە بەڵێ شریعە واردە بەڵێ وەلەکم فی القصاص حیات باسی ئەوەیە کە کوشتن ژیان بۆیەوە دروستەکە بمعنە ئەگەر بکوژ بیکوژیتەوە ئیتر خەڵکی تر ناکوژێ و خەڵکانێکی تریش بە تەمای کوشتن بن ئەگەڕێنەوە بەزوتم لەگەڵ ئەمەشا شریعە چونکە ئەسڵی کوشتنەکە خۆی مەقصود نییە دەواازەیەکی گەورەی کردوتەوە بۆ عەفو و سەفح و بۆی کە خوێن بدرێ و بۆی کە سڵح بکرێ ئەم لەبەرەوە زانایان لەسەر ئەوە تقریبا کۆکن کە بەعضێک عقوبات کە لە قورئانە دیاری کراون کە زۆربەی زانایان پیان بڵێن حدود بیشلەوەیە کە خوا دیاری کردووە یانێ عقوبەکە دیاری کراوە لەلایەن خوای گەورەوە بە نەس ئەم جۆرە عقوباتانە دەستکاری ناکرێن و ئامانجەکەش بەو شێوەیە تەدی بەڵام ئایا عقوبەکان خۆیان چۆن جێبەجێکرێن بە نمونە دلیل لەسەرەوەی شریعە ئەسڵی عقوبەکەی ناوێ بەڵکو ئامانجی غایەی پشتی عقوبەکەی ئەوێ زینا مەسەلەن حەدێکی کە حەدی جەڵدیشە کە حەدی جەڵد زۆر قورس نییە یعنی و هەموو کەسێکیش دەتوانێت تەحملی حەدی جەڵد بکات و تووشی هیچ هینێکیش نابێت تووشی زەرەرێک نابێت چونکە ئەسڵەن تەطبیقی حەدەکە بە شێوەیە کە هیچ ڕێگە نادا بۆی کەس تووشی زەرەر بێ کە بێ بەم شێوەیە جەڵدەکە لێ بدرێ و نابێت دەستبەرزکاتەوە کەسی جەڵد لێدا نابێت داری گەورە بێ نابێت شتێک بێکە زیان بگەێنێ نابێت لە شوێنی مەترسیدار بدرێ نابێت لە یەک شوێن بدرێ بێ دابش کرێ یعنی جۆری ئەسڵەن جەڵدەکە بە شێوەیەکە ئەو تەدیب بە مەبەستەکەی لەگەڵ ئەوەشا بەچی ئەم جەڵدە سابتە بێ ئەبێت چوار کەس ئەو کردارە ناشرینە ببینن بە چاوی خۆیان ڕاستە و خۆ هەر چواریشیان پێکەوە شایەتی بدەن و هیچ کامیشان لە شایەتەکەی خۆی پازگەز نەبێتەوە سەرباری هەموو ئەمانش کاتێک کە تۆ زینایەکیش ببینی شریعە تەشجیع تەکا سەتر بکەی نەچی شایەتی بی باش و ئەتخاتە بینی دوو فەزیلەتەوە فەزیلەتی محارەبەی منکر کە توانی بچی شایەتیەکە بدەیت فەزیلەتی لەوە زیاتر سەتری موسڵمان وستری ئەو کەسە ئابڕووی ئەو کەسە ئوستاز ئێستا لەم کاتێ زۆر کەس ئەبینن ئەوێ با بڵێن ناتوانێت بڵێ حدودەکان زەمانین ئەتوانرێت بگۆڕێ
هن تأويلي آياتك بون منالن قطعي يدي سارق لو يبريني دس ما بس لو نيت دس ببري بلكو ببي هن أواي كم منعي بكيلتزي وباشترني بين حدود كان زمنين لقل زمن أكري مثلا شوازي حدود شوازي استزا كان بقورترين مثلا لإستادا لجاتي دس برين بين سجن بيت لو يكأم تأويل أنا بكرت خۆی ئەو تاویلانە مەجای زۆرتیانە لە ڕاستیە مادەم عقوبەیەک لە قورئانە بە نەس دیاری کرابێ زۆر مەجالیتیانە بەڵام ئامانجی شەریعاوەیە مجتەمەعێک هەبێت زیتیانە بێ ئەمە پێویستی بە زۆر شتی ترە بێ پێش لەوەی بیر بکەیتەوە لەوە دەستی دەست بەبڕێ حەزەتی عومەر لە عام ڕەمادە کە عامی برسێتی و هەژاری خەڵک بوو ئەسڵەن حدودی تەطبیق نەکردی وتی دەستی کەس مەبڕ نەگەر خەڵک دزیش بکە ئێستا لە ڕەفاهێت نایکە لە حاجە و برسێتیەکە دەستی ئینسانی بەسیناوە ئەوە ڕاستە ئەو حەدیثە نەڕاستە واقعەیەکە کە هەبووە اینجا حدود هەمووی وا تطبیقەکرێ يعني إدراء الحدود بالشبهات يعني شي هو قاعدة قوري كسي لبرسيتيات زيبكا أما دسي نابره كسي للجريمة والتاوان باريات زيبكا للدسبيسيات زيبكا ودسي برا برزت بيتوا حدود كان أبي وكخوان بمين نوع أبي وكو خوي بمين تو بلام نابي بيانو بدوزي تو بوجه بجه كنا بيانو بزو بوجه بجه نكردني بس بلام أجر أم حدودانا نمينن يعني مجتمع توشي فوزايكي قوري بيوكو استاكا بلام إسا مثلا إمال أوروبا أبينين أم حدودانني حدودي خواني بابلين سزاي سجنا هرشيتو وفوزايشني يعني قانون سردستا مشكلة كاني بيتواني هذا مثلا قانون أنك حدود عرضم كردي حدود ناتواني تاوان نهيله حدود تواني هو كاري ببونيشني تاوان بلام أويك واجبي دولتي كي إسلامية أوني أبقرب بوي شون دسي خلق ببري وشون خلق جلد لبا أبي بقرب بوي شون جيانك بسازيني كخلق بنابو أوشتانا نبانا شاري أوشتانا نبي عدالة دروس كا بيشكوتن دروس كا قش سندني أبوري دروس كا أساعج دروس كا تكافلو بيكو جيان خلق دروس كا درفد بخلقين خلق بختور بجي كخلق بختور جيان تنها درون بيسو مجري مكان بنابو أوشتانا بنا دەرچوون لە بڕگەی جیاوازی دەق و فەرموودە و خوێندنەوەی حرفی بۆ ئاین و حەدیسەکان و کۆکردنەوەی لە کۆمەڵێک بەها و پرەنسیبی مرۆیی جیهانی بیرۆکەی مەبەستەکانی شەریعەتی هێناوەتە ئاراوە بەواتە بەشێک لە هەوڵی زانایان ئەوە بووە کە ڕوانگەی کورتبڕ و دۆگمای مەزهەبی و تێگەیشتنی باو بگۆڕن بەرەو ڕەهەندی پەیام و پرەنسیب کە مرۆڤ دەخاتە سەروی زاهیری دەقەکانەوە با بڵێن لەم سەردەمەدا زۆرتر بس لو أكرك فقه يا شريعة بونها تو بشويش حدي يا حرفي تنفيذ كريه بالكو كومالك مقاصدي هي جرين أو مقصدان أو كودات بروري ويكساني وآشتي وبلاو بونوي آشتي أمانة بلاو بيتو يا باراسني كرامتي إنسان أمانة بارز راوبي بتشويك بارز راوبي أو جرين زيادة لراستي دا فقه إسلامي أحكام شريعي إسلامي ئەحکامەکان کۆمەڵێک یاسا و ڕێسا هەن کە پێویستە لە کاتی جێبەجێکردنیان و لە کاتی ناسینیان و زانینیانە ڕەچاو بکرێن یەکێک لەوانەیە کە لە زانستی ئوسوڵی فقه دەرخوێنرێ بریتێ لە پۆلێنکردنی خودی ئەحکامەکان کەدە کە پۆلێنێنکەی ئەحکامەکان واجباتی هەیە محەڕەماتمان هەیە شتێکمان هەیە پێڵەن مەندوب و مەکروه و دوای ئەوەش حراممان هەیە ئەمانە بۆچی پۆلێن کراون مباح و بۆچی پۆلێن کراون ئەم پۆلێنکردنە بۆی کە بزانین هەر حکمێ جارێکە لەکوێ عدالانێ و کامە ئەچێتە ضمنی مباح و کامە چێتە ضمنی واجب و کامە مەکروه و کامە حەڵاڵە دواتر هەر لێوە هاتووە ئەحکامەکە بە دوو بەشەوە ئەحکامێکمان هەیە پێڵەن تەکلیفی ئەحکامێکمان هەیە پێڵەن وەڵعی ئەوانەیە کە هەموو حکمێک لە حکومە تەکلیفیەکان کۆمەڵێک وەضعواتە کۆمەڵێک مەرج و شەرتی خۆیان هەیە ناکرێ ئەحکامی تەکلیفی بەبێ ئەحکامی وەضعی ئێمە جێبەجێکەین تۆکرێ مەسەلەن کاتێ باسی نوێژەکەی بەڵام باسی مەرجەکانی نوێژ بۆ کەسەکە نەکەی کاتێ باسی تەکلیفەکەی بزانانی ئەو کەسە کیە کە مکەلەفە کە بێ بازی ئیسلام تێگەشت بێ و عەقڵی پێگەشت بێ و کە بێ کەسێ بێ تەواوی ئیسلامی پێ ئەهلیەتی هەبێ جا و کاتە تۆ تەکلیفی لەکەی ئەمانە یعنی فقی ئیسلامی بەم شێوازە لە خودی دەرهێنان و ئیستیمباتەکە بۆ دەست پێکات چونکە خودی شەریعەی ئیسلامی فەلسەفەیەکی هەیە کە ئەوی بریتێ لە گێڕانەوەی بڵین دانانی مرۆڤ لە شوێنی خۆیان و پارێزگاریکردن لە کەرامەتی ئینسان و ئەم کەرامەتە چۆنە پارێزێ بە کۆمەڵی یاسا حتا ڕێساکانیشی کە عقوباتە ڕەچاوی ئەو مەسەلەی کەرامەتەشی تیاکە چونکە تۆگە بدەوێت ئەحکام جێبەجێکەی ئەبێ بزانی شوێنی ئەحکامەکە و شەرتی ئەحکامەکە تۆزێک ڕوون بێ بۆ بینەر بەگشتی یانی حەزەکەم زیاتر ئەمە ڕوون بکەیتەوە بۆ نمونە
با بڵێن ئەو عقوباتانەی کە هەن ئەبەدین یا ئەکرێ لە جاتی ئەو عقوباتانەی کە لە شریعەتە هاتووە عقوباتی بەدیلدا بندێ با بڵێن دەجێتێ کە لەگەڵ ڕۆحی سەردەم لەگەڵ ئەم سەردەمەی خۆمانە زۆرتر بگونجێ و هەم مەبەستەکەش بپێچێت کە با بڵێن ڕەدعی تاوانبارە لە ئەنجامدانی تاوان بەڵێ لە ڕاستیە خۆی بەجار چینە سەر خودی عقوبات لە ئیسلام عقوبات بە دوو بەشەوە جۆرە عقوباتمان هەیە کە پێڵەن حدود کە ئەوانە بە دەق بڕاونێتەوە کۆمەڵە دەق هاتوون و دیاری کردوون بەشی کە خۆشبەختانە لە ئیسلامە زۆرینی عقوباتمان ئەو ئەمانە نین ئەمانە مەحدودن چەندانەیەکی دیاری کراون باقی سزاکان هەموو پێڵەن عقوباتی تعزیری باش بڵێن حەدەکان ناکرێت دەستکاری بکرێت ئێستا باس یەکەم ئەوانشتی هەمی تعزیرین تعزیریان دەسەڵاتی حاکم هەیە و دادوەر و قانون و یاسا و پیرمەندان زانایانی سەردەم یاساناسان ئەوان دێن عقوبەکان دیاری دەکەن ئەو عقوبانی کە لە حەددا هاتون بە دەق هاتون ئەوانش بە هەمان شێوە کۆمەڵی پێوەەر هەیە بۆ جێبەجێکردنیان کە زەمین و زەمان و مەکان و شخصەکانە ناکرێت خۆ بڵێ هەر حکومێک کە باس کراوە لە دەقی قورئانی پیرۆزای لە سونەی پێغەمبەری خوا یەسە مطلقا بەڕاهایی لەسەر کۆمەڵگە جێبەجێ دەکرێت چونکە وتوانەبێ هەموو حکم ئەحکامێکی شەرعی بە هەموویەوە چه عیبادات و چی معاملاتی چه ئەحکامی قەضایی ئەبێت تحقیقی فەلسەفەیە بکە ئەبێ حکمەتەکەی خۆ بەرجەستە بکە وەکو وایە ئەگەر تۆ بڵێ کاکە من کارەبام هەیە مەسەن دەستداری دەستگایەکی کە دووسین کارەبا دادەنێم بەڵام گوڵبدانێکی سەر شار ناکات وەکەڵکی چی دێ ئەبێ خودی ئەم دەستگایە ئەم قانونانە خزمە بە مرۆڤ بکە لێرەوە شەریعەتی ئیسلامی هاتووە چی کردووە بۆ هەموو ئەحکامانەی کە پێوتێ حەدی مەرج و شەرتی دانا وەسە بۆ نمونە لە باسی ئەحکامی دەستبڕینە ئەگەر کەسێ دزی بکە باشە لە قورئان هاتووە فێ فەقتەو ئەیدیەهوم مانیە ساریق و ساریقە چ ئافرەت و چ پیاوێ دەستیان ببڕن بەڵام دەستبڕینە چۆن فقهی ئیسلامی دیاری کردووە کۆمەڵێ مەرجی داناوە دوای جێبەجێکردنی ئەو مەرجانە دەبێت ئەو جێبەجێ مامۆستا ئێستا بەعزی خوێندنەوەی ئەو فەقتەوە بە شێوەی تر تەفسیرەکە مەسەڵێ فەمنەعوه ئەیدیەهوم من السرقة وان لێ بکەن کە دزی نەکەن پاران بنێ بە شێوەیەک منعیانەکەن نەک ببڕین پێت وایە ئەم تەفسیرانە حقیقەتەن خودی تەفسیرەکە هەر ئەوە پێڵەن تەفسیری لازم خودی لە ئاەتەکە هەروایە چونکە ئاەتەکە باسە کە مەرجەکان سەرنج بی لە پێشی عقوبە کۆتا سزا ئەچێ دەریاکردنەوەی دەست ئاخر ئەوڵە هەر نییە جاز دەکەم کۆی سزاکان چۆنە سزاکان پلەبەندیە ئەبێت تۆ تاکو و مەسەل تا مەرجەکان وەسابێ سزاکە جێبەجێ ناکەین یەکێ لەو مەرجانەوەتانە کە من ئەیکێ بپرسی بۆچی دزیت کردووە ئەگەوتی فەقیرم ئەبێ دۆڵەمەندیکەی ئەگەوتی کاسبین کاسی بۆ دابین کە چوە حکوومەت بەرپرسە لە ژیانی خەڵک ئەو دەوڵەتی کە ئەم یاسا جێبەجێەکە ئەبێ هیچ عذر و بەهانێکی نەهێشتێتەوە بۆ توانێ ئەمە با بڵێن قسەیەکی میسالیە بۆ ئەو شتانە یا با بڵێن فوقەها و قوزات بە زۆری قازەکان وایان کردووە یا کەسێک دزی کردێ دەستیان بڕیەوە و تواو یانی لە ڕاستیدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بەشێک لە ئیشەکانی دابینکردنی عەدالەت و دادپەروەری لە کۆمەڵگەیە بوو حتاکو ئەوەی جێبەجێ نەکەوێت ئەحکامێکی جێبەجێ نەکردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆیە پێش هەموو شتێک لە مەدینەکە کردی دانانی دەستگای قەزا بوو جار باسی حکومکە و ئەحکامکە هەتا ئەو دەستگایە دروست نەبێت تا خەڵکی عەدالەتدا جێبەجێ نەکا و تا مافومە نەگرێ تۆ چۆن نەتوانیت بەسەر حکوم جێبەجێ نەبوو بەناوی بەس پێغەمبەر خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بەڵام خودی خۆی خۆ دەپرسینەوەی هەبوو خودی خۆی سزادانی هەبوو خودی خۆی باسکردنی هەبوو خودی خۆی بانکردی خەڵکان هەبوو خودی خۆی فەسڵی خەسمی هەبوو خودی خۆی ڕوونکردنەوەی هەبوو خودی خۆی پێغەمبەری خوا هەموو کردووە کورتی بە زۆر کاتمان کەمە بە کورتی بەڵێن شریعەت بۆ تحقیقی عەدالەت و ئەم کۆمەڵەشتە هاتووە بەڵێ عقوباتەکان لاوەچین سزاکانیش بۆ دابینکردنی دادپەروەریە ئەگەر سزایەک جێبەجێکرا لە کۆمەڵگەیەکە تحقیقی بە بەرژەوەندەکەینەکە دیارە یا زمینەکەی تەواو نییە یا زمانەکەی تەواو نییە یا ئەو بڕیارەی کە دراوە بڕیارێکی نادروستە چونکە شەریعەتی ئیسلامی بەبێ هیچ جۆرە تحقیقی مەسلحەت و بەرژەوەندیەک نابێ ئیشکا ئەمە قاعدەیەکی گەورەمان هەیە لە شەریعەتی ئیسلامیە هەموو شەریعەتی ئیسلامی هەمووی گیانی عەدالەتە با زیاتر ئەمە ڕوون بکەینەوە زۆرتر هەر لەسەر دەستبڕینەکە چونکە مجەسەمترە لە قسەکانمانە با بڵین ئەکرێت لە شریعەت بە پێی شریعەت ئەم حکومانە بەلایانی کەمەوە ڕابگیرێن بەڵێ مەسەڵەن ئەم حەدانە وەکو دزی وەکو زینا وەکو طبعا کوشتن ڕناگیرێ ئەوە چونکە کوشتن دەدنی بەس کوشتنیش مەسەڵەن ئێستا لە جیاتی ئادەم حکمی ئەبەدی هەیە با بڵێن لە ڕاستیدا ئەحکامە شەرعیانە لە زەمینەی خۆیان نەبوو ڕاگیرێ وەکو چۆن سەیدنا عومەر کاتی خۆی کردی کاتێک ئەگەر هات و فەقرێکی زۆر بێگەن مەرجەکان نەهاتە دی جێبەجێ ناکرێ بێ ڕایگری مەرجەکان هاتە دی ئەو کاتەم جا تۆ مەرجەکان تەواوی کە دزی ناکە مەگە دەگمەن نەبێ منەمە ئەو مەرجانەی کە فقی ئیسلامی داناوگە جێبەجێیەکی دزیکردن زۆر کەمە بێتەوە لەوانەیە زۆر دەگمەن بێ لەوانە هەر نەبێ من با دیوەشتر باس بکەم پێتوانێت هەر شریعەتی ئیسلامی بەگشتی جۆرێک لە قسووری هەیە لەم شتانەیە بۆ نمونە
مثلا لەبارەی بەرتی لە هیچ عقوبەیەکمان نییە لەبارەی گەندەڵیەوە هیچ عقوبەیەک نییە لەبارەی با بڵێن سوو خواردنەوە لەبارەی ڕەشوەوە ئەمانە عقوبەیە کە ئەمانە بڵین کۆمەڵگە هەڵ ئەتەچێنن بەسەرەکان نەک ژن و پیاوێک کارێکی جنسی لەڕاستیا سێ کە ئەوەش عقوبەی هەیە بەڵام خۆکە تعزیرینەوەوانە ئەوە بۆ حەد نییە ئەبۆچی حەد نییە چونکە لەبەرەی ئەم بابەتانە بابەتێکی دیاریکراو نین ناتوانین چونکە فقی ئیسلامیڵێ ئەحکامە بێ کە دارێ بێ شتەکە مەزبوط بێ کە باسی زەڵتەکەن چوار مەرجیان بۆ داناوە یەکەم ناوە ئەستەکەی چییە بە چیەوە تێ چوارچێوەکەی دیار بێ مەسەلەی گەندەڵی نسبین لە کەسێک بۆ کەسێکی نمونە بەرتیل خواردن بە هەمان شێوە بەشەی ئەوش بە هەمان شێوە نسبیە بەشێکی هەیە لەوانەیە بۆ کەسێکە ناچێتە بابی بەرتیل بەشێک هەیە ئەمجا بۆ هەموو بەرتیلدانە عقوبەیەکی قیامەتی هەر هەیە و بەشێکە ئازەکەم بەشێکی هێزێ زمینی ئەخلاقیاتەوە ئەوە پەروەردەی کۆمەڵگەیە تاکە فێر کردووە کە بێ خۆی ئەوە نەکات خۆمان لە ئێستا بگورە لە ئێستا ئەوەی گەندەڵی بە تایبەتی دنیای ئیسلام بەگشتیە و لە عێراقیشا بە تایبەتی نەدزیە نەمەسەلە جنسیەکانە نەکوشتنە ئەوەی دنیای ئیسلام و بە تایبەتی عێراقی هەڵتەکاندەوە بەسەرەکە گەندەڵیەکە ڕاستە گەندەڵ قسەی جەنابە گەندەڵەکەی بەڵام گەندەڵەکەی لە پاڵیا ئەوکانتیشی هەموو هەیە تەنانەت شیعەکان زۆریان کە دزیەکەشەکەن گەندەڵیەکە بەڵێن ئەمە ماڵێکی ساحەبەکەی غێر معلومە لەبەرەوە خواردنی وبەڕێرێکیان بۆ دروست کردووە وبەڕێرێک دروستەکەن بۆ فەسادەکەی خۆیان جاقسەکەم ئالێرە ئەمە ئیشی دەوڵەتە ئەچێ دەسەر کاری دەوڵەت بێ ئەو سزادابنێ بە گوێری گەورەی و کەمیەکەی کەمی فەسادەکە زۆری فەسادەکە کەمی بەتیلەکە زۆری بەرتیلەکە چونکە یەک جۆر نییە جۆری هەیە گەورە و بچووکی هەیە ناگوجێتەوە ئەمە حدێک ئەمە عقوبەی بێ ئەمە عقوبەی تعزیریە حاکم وڵات پەرلەمانی ئەو وڵاتە کۆبێتەوە یاسا لەسەر فقهی مەقاصدەکە ئەوەی کە ئێستا بەڕێزت باسێک مەسەلاً لە دزیا کابرا لەسەر 10,000 دیناری طبعا دەستێ بەردرێ لەسەر 1 ملیۆن دلار شەر دەستێکی بەردرێ وانە چونکە لە مقداری دزیکردنێکا دەکە سزادێ لەسەری لە فقی ئیسلامی دیاری کراوە بەلەخێکی زۆر دیناری ئەو کاتە مسقاڵی ئاڵتون بوو مسقاڵ ئاڵتون 280,000 ئێساکە ئێستا گەبین ئەم 280,000 ئەتوانین عورفی ئێستاە خۆمان دانیشتین زانەکان بڵێن دزیەک ئێساکە گاتە عورفەن دزی گەورە چەنە پرسیارەکەم باتەواڵم مامۆستا مەسەن با بڵێن 500,000 دیناریشە لەگەڵ 10 ملیۆن دلارە هەردووچی دەستی بەردرێ فەرقی زۆرە خودی لە ئەسلی عملەکە هەدزی کردو و خیانکردنە ئەسڵەکەی بەڵام مەبلەغە زۆر و کەمیەکەی ئەچێتە سەر ئەوەی کە لەگەڵ عقوبەکەی کە داوتە ئایا سزای تریشی بۆ دانەیان نا ئایا عقوبەی تعزیری هەیە ئەمە ێزاناوتوانە لەگەڵ سزادانەکەی تری کە قورئان باسی کردووە سزای ترمان هەیە کە پێڵەن تا عقوبەی تعزیری ئایا مەسەن دوورخستنەوەی لە وڵات لێستنەوەی وەزیفەکەیەتی دنیایشی غەرامەکردنیەتی مصادرەی ماڵەکانیەتی سەجنکردنیەتی ئەوانە عقوبەتی زیاترە کە لە مقابلی ئەو دزی ترا کە ئەم زۆرترە دووبێ عەدالەت دروست ببێ هاوسانی دروست ببێ پەیامی ئاینە ئاسمانی و زەمینیەکان و فکری مرۆڤایەتی لە بەشێکی زۆری خۆیدا بانگەشەی ئەوە دەکات لە پێناو بەختەوری چاکەی هەمووان داهاتووە هەر بۆیە ئامرازەکان دەکەونە دوای ئامانجە باڵاکانەوە